پرۆژێکمان هەیە ئەگەر خوا بکاتە قسمت بە تەماینە ئەگەر خوا دەرفەت بدا بتوانین لە منتیقەی باڵەکایەتی مەتحەمەچی بکەینەوە تایبەت بە گۆشتی نەعامە و قەسابیەکەشی لەگەڵ دابێت چکە زۆر جار برادەر هەیە داوای گۆشتەکە لە هەولێر لە سلێمانیان لە سۆران لە جێگەیان شوێنەکان بەتەمان لەکوێ بیکەنەوە ئەو مەتعەمە و بۆیە ئێمەش سەردانتان بکەین و ئەو بینەرانەشی کە ئێمە ئەبینن سەردانی مەتعەمەکەی بەڕێز بکەن ئەگەر قسمەت و نسیبی کوێرکە بەزە بە عینەکەم لە ئەگەر خوا دەرفەت بدا قسمەت بی ئیشاءالله ناو بازاری چۆمان بیدایەتی جۆساییدی چۆمان بێ شوێنەشی دیکەوێ خوایە من بڕۆم وەڵعاسڵ لەو شوێنە بە تەماینە ئەگەر خوا دەرفەت بدام ئیشەڵڵا لەسەر خێرێمەش پێمان خۆشە و ئێمەش سەردانە ئەەکەین و ئەو بینەرانشی کە ئەمان بینن هەرچ کاتەچی دێن دە خزمەت داینە پێشت بەبێەوەی مەتعەمیش دابنێن ئەمە با خزمەتی و زۆر سپاس دەکەم کاک کازم ماڵە ئاوا بێ ئێستا ئەگەر بمانەوە هێلکەینە ئەحمە لە لای تۆبەرین هەیە یعنی بەردەوام یانەوە تا مودەکەی جیاوازە مودەکەی خۆی سروشتیان هەتا مانجی دوو ناکە مانجی دوو دەست پێەکە لەو مانجی 6 لە مانگی 2 بۆ 6 هێلکەینە ئامە بەردەست بەڵێ بەڵێ بۆ خوای زۆر لێیانە ترسم کات ناوە ترسا ئەوە زیاتریش گەمانەکەن ڕاستی زیاتر کەیفیان بە ئینسان دێت یعنی کە گەمانیان دەگەڵ بکات ماشەڵڵا باڵیان چەند بەرزە ئەمە پێم وا بێ خێراترینیشن ئەمانە لە بێگومان بەڵێ ئەڵێن بەس نەبوو سەرم نەشکە من ئاوا هاتووم خۆم کەشخە کردووە ئەمانەشن گازم ئەوە گاز لێ هەرەدەن ینی فێرن ئیدی هەر ینی کەیفیان بە گازگرتن هەردێت ئیدی ئەوە نییە بڵێ کەیفیان پێنێ ڕاستەکەی زۆر یان برادری ئینسانیشن بەس ئەوەندێ بە حقەت ئینسان ساحیبی خۆ ناناسنەوە ڕاستەکەی ئەوە نییە بڵێن وەڵی مەسەلا کێشانە ساحیبی خۆی بێ خۆی نانە لەخوا بە زیادی بی حەقلیان نییە خوا ڕەفیقەکانی بۆ بان کردم هەمووی حەقلیان نییە ڕاستی بڵێ ساحیبی خۆیان ئیدی کە بناسنەوە وەڵڵا یازام کامێرەمانەکانیان هەموو ڕاونە کێشانە دەیخێنا من یەک ساعتە لێرەیە گازم لێگیرێ باەوەش تۆزەکە هیچ لە گەورە نییە دەستەکان خۆش بێ کاک کازم زۆر سپاس دەکەین کە کاتی خۆ بە ئێمە بەخشی ڕاستی من هەنێ زانیاریت پێیان کە من نەمەزانی کە ڕۆنی نەعامە هەیە و بەکارە هێندرێ بۆ نەخۆشی و ئەزانی بووم کە کۆمەڵەشت هەیە بۆ منە هێلکەکەی یا گۆشتەکەی دکتۆر بە نەخۆشەکانی ئەڵێ بۆ نەخۆشی ئیسفادەی لێ بکەن بەس بۆ ڕۆنەکەی نەمزانی بوو واللهی ڕۆنەکەی دکتۆرن تەمانەوە دکتۆرەکان ئەوەی شکستی مەسەلەن فقراتی پشت و ئەوانە ئەوان ئەنووسن لۆ ئەو کەسانەی کە ئینزیلاخیان هەیە چۆچیان دێشی یا پشتیان دێشی یا فقراتی ملیان دیشە بڵێ ئەمەش بێ بەرامبەر بەڕاستی ئەدەینە خەڵک وەکو خێر ئەوە نییە بڵێن بە پارە بدەینە باشە کاکازم من شتێکم لابوو بە پرسیار ئەو ڕۆنەی چۆن لێ ئەگیریانی تێناگەم لەوە خوای گەورە ئەو ڕۆنەی وا دروست کردیە ئەو بن سینگەی کاملی ڕۆنە یعنی یەک پارچە ڕۆنە جیاواز لە ئەخر دوای ئەوەی کە بۆن بوونا چۆن بڵێ ئەها کوشتانەوانی ئەنجا ئەو ڕۆنەی دەردێنین بەڵێ بڵێ ها من وەمزانی ئەوانی ئێستا نانا کاتی ئەگژینەوە ئەو کات ڕۆنەکەی لە بن زجیا ئەو ڕۆنەی ئەسلە و کە خەڵک داوایەکە بەداخەوە ئەو ڕۆنەی لە بازاری شەیە دەشوشەیدایە ڕێزم هەیە لۆ عیادەکان بانەبی تا زەمکردنەك بەڵام 100% نییە بەڵام ئەوەی بیاوێ لۆ نەخۆشی لۆ خواردننا لۆ نەخۆشی هەر کەسێک بیاوێ پەیوەندیمان پێوە بکە ئەمەدە خزمەت داینە لە هەر چێن دەربی لۆ شوێنێری تەواو زۆر باشەکە کازم گیان دەستەکانە خۆش بێ ئیتر ئەوە بینەرانی ئەزیز کاکازم وەک دووبارەم کردوانێ ئەڵێ ڕۆنی نەعامە ئێمە بێ بەرامبەرەی بەخشین بە خەڵک ئەوانەی کە پێویستیانە بۆ نەخۆشی اینجا حەزەکەم چیترت هەیە پێمان بڵێت و بۆی لێرە کۆتاییش بێنین بە پرۆگرامی گەڕان وەک بەڵێنیشی مابوو هەر جارە و شتێکی جیاوازتان پیشانەین ئەمەش یەکێک بوو لەوانە کە بەخێوکەری نەعامەیە کە ئەمەش بەڕاستی شتێکی جیاوازە کەم کەس هەیە نەعامە بەخێو بکە یاخۆت ئەو ئاژەڵانەی کە دەگمەنن و تەڵەبێکی زۆر زۆریشانەیە لە ئێستاشان نەعامە تەڵەبێکی زۆر زۆری لەسرە بۆیە منیش حەزم کرد کە کازم باسێکی ئەوەمان بۆ بکات ئەمە بوو گازی لێگرتم لەو ساوە